مێژووی ئەم خوێ گەڕێتەوە بۆ نزیکەی 150 بۆ 200 ساڵ پێشیستە لە پێشە چاوگەیەکی ئاوی بچووک بووە هاتۆتە دەرەوە شۆرە کاتی هەڵداوە ئاژەڵ و شت چۆتە سەری بۆ زانراوە کامە خوێیە وردەوردە چاڵیان بۆ کردووە چاڵا و ئاوەکە لە چاڵەکەی کۆبۆتەوە بۆتە خوێ ئیتر خەڵکی ئەم منتیقەیە چاڵیان لێ دروست کردو و پێداویستی خۆیان چ بۆ خواردن و چ بۆ ئاژەڵەکانشان لێ پیا بووە وردەوردە گەورەوە بۆ هێنانتە خوارەوە بۆ ئەم منتیقە تۆزێ باش بووە چاڵیان لێ دروست کردو هەتا ساڵی 1920 بەم شێوە ڕۆیشتووە کە پاش تەشکیلبوونی حکومەتی عێراقی دەستی بەسەرا گردو و گومریگی لەسەر داناوە مۆزەف و مەخزەنی بۆ کردەوە ماڵی مۆزەفی بۆ کردووە و شورتەی مەحەلی و گومریگی هێناوەتە ئێرە دایناوە سەرپەرشتیان کردووە هەتا 1952 هەر بەو شێوە ڕۆیشتووە مۆزەفی حکومی خۆی لەسەرداناوە فرۆشتویانە لە 1952 بەدەوە دراوە بە ئیجار ئیتر باوک من و کاک عەلیکەریم و کاک ساڵح ئەمین یەکەم جار ئیجاریان کردووە لە 1953 یا 54 بۆ بە تاکیدی لەو دوو ساڵەیە بووە تا ئێستا ئیتر بە ئیجارە ڕۆیشتەوە بە مزایدەی ئاشکرا ئەدرێ بکرێ بە ساڵانە بارانبڕان دەست تێنە تعمیر گۆلەکان تعمیرەکەین تعمیرکردنشی چۆنە لە بەر مشتی لێگین لای خوارەوە ئاوەکە هەڵەدێنە سەر ئاویتیایە گۆلەکان ئاوگا خێنە سەرەوە ئەو گۆلە تعمیرەکەن جوان ئەیکوتینەوە ئیدا ئاوا ئاستێڵەکانمان ئەو گۆلە بە کوتکێ جوان کوتک تەختەمانەیە بە کوتک ئەیکوتینەوە دوای کوتکەکە هەزەیەکی لێدێن هەیسەمەکینی هەزە مۆلیدەیە هەزەی لێدێن کە دەقیاتین بۆ ئاوی تێکەن ئاو غەزنمانەیە ئاو غەزن لە ئاستێڵەکانە ئەو ئاوە غەزناکەین ئەو گۆلانەوە دوای ئەوە ئەڕات مدەیەک زۆر ئەو دابەزی ئەو تری تێکرد هەتا مانگی حوت ئاوی تێکرد مانگی حوت دەستەکەینە خوێماڵینەوە تیژاوی پێڵێ ئەو بەرێ چاکە و خوێ چاکەداوە ئێمە گرۆپێکین تقریب 6-7 کەسێکین بە مزایدە گرتومانەوە چەند ساڵێکە ئەیگرین لە مزایدە بۆ ئیشکردن زیاد تا 10 کەس 12 کەس بە ژۆرەی کاتەکەیە لە مانگی حوتوەش تا کرێکار زیاتر ئیشی تێکات ئێستا بەرەو پاییزەڕا وردە کەمە بێتەوە خوێیەکەی زیاتر لە منتیقەی قەراخ و منتیقەی هەمۆن و چەمچەماڵ و سەنگا و لێرەوە هەتا چێتە نزیک دەربەنیخان و کفری و کەلاج خەڵکەر دێ بۆ خوێ ئەچێتە منتیقەی قەڵاسێوکە و شوانیش منتیقەی جەباری هەمووی ئەم خوێ بەکارێنێ چ بۆ خواردن خۆیان چ بۆ خواردنی ئاژەڵ پارەکە بە مزایدە گیرا بەس تاوی نەبوو نەگیرا میزایدە پارێک سەقەت بوو گۆلەکان لای خوارە سەقەت بوو خوێی کەمدا ئیمساڵ واریداتی زۆر کەمی هەبوو خوێی زۆر نەبوو نەوەڵات تەحسیری نەبوو یەک دەنگە تەحسیرن خوێ سەرفیاتی باشیە بۆ هێشتا مشتەرەکان شارمانیش داواکەن خوێمان نییە بیدەین خوێەکەمان کەمە ئەم لۆگۆیە بۆیە لێدراوە کە خەڵک بیناسێتەوە تەنها خوێی مەملەحە لەم گونیایە هەیە کە ئەم لۆگۆی پێوە بێ لەم کیسە زیاتر خوێی مەملەحە لە هیچ کیسەیە کاترێن نییە چەند کەسێک زۆر چوونە خوێیانداوە بە خەڵکی بە خوێی مەملەحە و خوێی عارەب بووە خوێی جنوب بۆ خوێی سەماوە بووە هێنانە فێڵیان لە خەڵک کردووە و داونە پێی بە خوێی مەملەحە دوای خوێی مەملەحە دەرنەچەوە بۆیە من ئەڵێم ئەوەی لە ئەم لۆگۆی پێوە نەبێ بە هیچ شێوەیە خوێی مەملەحە نییە بە هەوڵاتیان ئاگاداری ئەوە بن جیاوازەکەیەوە پاک و تەمیزترە نەوعەتەکەی چاکە هیچ میکرۆب و هیچ شتێکیان یە چەندجار لە مختبەر پشکنینی بۆ کراوە و بە درێژایی مێژوش تا ئێستا هیچ نەخۆشیە پێیانە بۆ بڵێن ئەمە سەبەبەکەی خوێڵێنە و کە لە منتیقێ بەکارهێنراوە نەوعەتەکەی پاک و تەمیسە دوای خوێی جنوب هێنن ڕێگە تاڵیتایە ئەمە تاڵیتیان یە تەنها سوێرەکەیە خوێیەکی ساف و پاکە ئەوەی شت بێ بۆ منتیقە نەکرا غێری کارەباکەی ئەوە 1-2 ساڵێک هاتووە ئەنا جادە ئەوە جادەبانە وەڵای
کە زستانی لێ تێجار و توێ بە 15 ڕۆژ ناتوانین یعنی پەکمانەکەی بۆ شار بڕۆی ئەم ئاوەها لە ڕێمانە یعنی جار و توێ وەڵای سیارە لەنا ئەو ئاوهین بووە بە 4-5 مەکینە ڕۆیمانە خەریک بۆ ئاو بیبە ئەو سیارە ئاو بردێتی چەند سیارە ئاو بردێتی لە زستان یە چاریش نەبوو هەم مەجبوری بڕۆی بۆ شار بۆ پێویستی ماڵەوە. بەرهەمی ئەم ساڵ لەبەرەوەی پار نەختێ بە ئیجار نەدرا بوو خوێەکە هەروە بە فێڕۆ ڕۆیشت بوو وێرانکاریەکی تیاکرا بوو ئەم ساڵ تۆزە پچاکمانە کوری ساڵ معلوم نییە بەرهەمەکەی چەنە بێ بەڵام ئەگەر باش بەخێویکەی ساڵی تا 1500 تەن خوێ بەرهەمێنێ لەبەرەوەی ئیجارەکەی ساڵانەی و کەمە ئینسان ناتوانێت هەموو ئیشێکی تیا بکە ئەگەر عقلەکە درێژخان بێتوانی گەورەی چاکسازی تیا بکەی گەورەیکەیتەوە بەرهەمی پێزیاد بکەی ئەو کرێکارانەی لێرەی شەکەن هەم سەهمیانەیە لە خوێەکەیە هەم ڕۆژانەی تایبەتی خۆشیانەیە بەرهەمی ئەم خوێە ساڵانە لە مانگی 4 و 5 باران بڕان ئەبێت تۆ هەستی بە تەعمیرکردن و پاکەوەکردنی خاستن دوای باران بڕان بەرهەم لە 26 یایەکی حوتەوە دەست پێەکە لەو فترەیە هەتا ئەو کاتەی بارانەبارێ بەرهەمی هەیە ئەتر بەرهەمەکە لە مانگی 1970 نەختێ زیاتر دنیا گەرم بێ بەرهەمەکەی زیاترە کە گەیە مانگی 9 دابەزی وردە سارد دەبێتەوە سارد بوو دنیا سارد بوو بەرهەمەکەشی کەمە بێتەوە هەتا ئەو کاتەی بارانەبارێ ئاو گەڕاو هەیە ئاو گەڕاوە ئەم ئاو جۆگای مەملەحەش بۆ زەرعات بەکاری دێنی ئاوە زۆرە ئەم ئاو جۆگای مەملەحە بۆ زەرع بەکاری دێنی بامێ و تەماتۆشتی لێ درست یعنی بەرهەم دێنین بەس ئەگەر ئەو ئاوە یعنی بێت و حکومەت بۆ کات ئەتوانی مەرەزەی لێ بکەی هەموو شتێکی لێ بکەی ئاوە بە حکومەت هیچ هاوکاریەکەت ناکە ئەوەی هاوکاری بێنی هەندێک جار کۆمپانیەکان دێن بیکڕن بەڵام لەبەرەوەی ئەمە خوێ باشە و سعرەکەی گەورەیە ئەوان بۆشتی زۆر هەرزانە گەڕێن بۆ کۆمپانیە نێوتوشتەکان تا ئێستا نەیان کڕێ بەس ئەمە هەر بۆ ئیستعمالی هاوڵاتیان بەکارێ بۆ خواردنی خۆمان و خواردنی ئاژەڵ بەکارێنن.